ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێسنوور هۆشداری لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدات. عێراق وەزعی باش نییە، بەڵام تورکیا لە عێراقیش خراپترە بۆ ئازادی ڕۆژنامەگەری. ئەمڕۆ شەمە 3 ئایاری 2025 ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێسنوور راپۆرتی ساڵانەی لەبارەی هەڵسەنگاندنی ئازادی ڕۆژنامەوانی لە جیهاندا بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا وڵاتی نەروێژ وەکو باشترین وڵات بۆ کاروباری میدیایی و ڕۆژنامەوانی دەستنیشان کراوە و چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وەکو خراپترین وڵات بۆ ڕۆژنامەوانی ناویان براوە. عێراقیش لە ڕێزی ئەو وڵاتانەدایە. لە راپۆرتەکەیدا ڕێکخراوی ڕۆژنامەوانانی بێسنوور ئاماژەی بەوە کردووە لە کۆی 180 وڵاتی جیهان نەروێژ وەکو یەکەمین وڵات بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە پێشەنگدایە و ئێران، سووریا و ئەفغانستانیش لە کۆتایی ڕیزبەندەکەدان. بە گوێرەی راپۆرتەکە وڵاتی ئەریتریا لە پلەی 180، کۆریای باکوور 179، چین 178، سووریا 177، ئێران 176 و ئەفغانستانیش لە پلەی 175 ڕیزبەندەکاندان و بە خراپترین وڵات بۆ ئازادی ڕۆژنامەوانی لە جیهاندا هەژمار کراون. لەم نێوەندەشدا عێراق پلەی 155می دەستەبەر کردووە کە نزیکە لە خراپترین وڵاتانی جیهان بۆ ئازادی کاری ڕۆژنامەوانی. جێگای ئاماژەیە کە عێراق ساڵی 2024 لە کۆی 180 وڵات بۆ ئازادی ڕۆژنامەگەری پلەی 169 وەرگرت بوو، بەڵام ئەمساڵ چەند هەنگاوێک بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە و لە پلەی 155مین وڵاتانی جیهاندایە. هەر لە راپۆرتەکەدا ئاماژە بۆش کراوە ڕاستە هێرشکردنە سەر ڕۆژنامەوانان بە دیارترین پێشێلکاری بۆ مافەکانیان هەژمار دەکرێت، بەڵام لە ماوەی ساڵانی ڕابردوودا بڕینی بودجە و کەمکردنەوەی تواناداراییەکانی میدیاکان یەکێکی دیکە لەو هۆکارانە بووە بۆ پاشەکشەکردنی کاری میدیایی لە جیهاندا. هاوکات ڕۆژنامەنووسانی بێسنوور ڕۆژهەڵاتی ناوڕاستی وەکو خراپترین ناوچە لە جیهاندا بۆ کاری ڕۆژنامەوانی و میدیایی ناوبردووە. مەترسیدارترین ناوچەش غازە بووە کە بەهۆی شەڕی ئیسرائیلەوە مەترسی زۆر لەسەر ڕۆژنامەوانان دروست بووە، بەڵام وڵاتێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە جیاواز لە وڵاتانی دیکەی ناوچەکە بووە وڵاتی قەتەرە. قەتەر لە ڕیزبەندەکەدا پلەی 79می وەرگرتە و بە یەکێک لە وڵاتانی ئازاد لە ڕووی ڕۆژنامەوانیەوە دانراوە، هەرچی تورکیاشە پلەیەکی باشی وەرنەگرتە و لە پلەی 159 ئازادی ڕۆژنامەوانیدایە، واتە 4 هەنگاو لە دوای عێراقەوەیە.